ئەنجومەنی نیشتیمانی کوردی لە سووریا ئەنەکەسە و مەزلۆم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە ڕێیان گەیاند کۆبوونەوەی نێوانیان بۆ گفتوگۆکردن بووە لەسەر هەڵوێستی یەکگرتووی کوردی لە چوارچێوەی سووریای نوێدا. کۆبوونەوەکەی مەزلۆم عەبدی و ئەنەکەسە ڕۆژی دووشەممە لە بنکەیەکی هێزەکانی ئەمریکا بە ئامادەبوونی هاوپەیمانان لە پارێزگای حەسەکەی ڕۆژاوای کوردستان بەڕێوەچوو. فەیسەڵ یوسف کە سەرکردەیە لە ئەنەکەسە و بەشداری لە کۆبوونەوەکەدا کردووە بە تۆڕی میدیای ڕووداوی ڕاگەیاند هەردوو لە ڕێککەوتن کۆبوونەوەی دیکە بکەن. ئەنجام لێوێنا وی جبینێ گۆ وی هەبیتن وی بەردەوام بن دەبێ گۆ ڕۆژە سێشەمێ 24 مەیە هەبیتنە دن ژێ عەلیە فرەنسیا و ئەمریکانا چێر بە پارتی سیاسی پێیانەکێ گۆ ئەنجامێ وی جبینێ برێز مەزلۆم عەبدی چ بوون و چه ئەو شەرتێ ئەنجومەنا نیشتیمانی کوردی چ دوێ دیالۆگێ چێ بوو وانە گفتوگۆوادە ژبەر وەیەکێژی ئەس دەبێژم نەرینەمەدە وێ بەردەوامبوونا باش بینە شێبێت ڕۆژێ پێشتر. فەرهاد تێلۆ کە یەکێکە لە سەرکردەکانی پارتی یەکێتی نیشتیمانی کوردی لە سووریا پەیەنەکە بۆ ڕوودا و باسی ئەوە دەکات کە لە هەمان چوارچێوەدا کۆبوونەوەیەک لەگەڵ پەیەنەکە دەکرێت. ئەر هەبیتنێ هانێ دەبێت بێت بلەت وەکو قەسە بێژی ئەنجومەنا نیشتیمانی کوردی تلێفۆنی ڕۆژە دشەمێ داخلانیکردن بۆ چێ ببێ شاندەیە یەکرێزییا کورد بە یەک خیتابێ بۆ ئەمکارە بن لەدەمێ بێت شاندەیە کۆچێکن ji بۆ شامێ نەرینامەدە وێ تشتێکی سەرکەفتی بێ ji بۆ هەم هێزی سیاسی کوردی بگشتی و بتایبەت ji بۆ دۆزا ملەتێ کورد و پرسگirêka Kurd çareserkirina wê nav û miletê Kurd bigê doza xwe li gor pêkhatiyê herêmê jî got nav debin li gor di Sûriya pêşerojê de pirsgirêka Kurd cê xwe tê bi sereke bidin. شاندێکی ئەمریکی فەڕەنسی چەند ڕۆژێکە لە ڕۆژاوای کوردستانن. شاندەکە بەر لە کۆبوونەوەی لووتکە لە نێوان مەزلۆم عەبدی و سەرکردایەتی ئەنەکەسە پێشتر بە جیا لەگەڵ بەرپرسانی پەیەنەکە ئەنەکەسە فەرماندەی گشتی هەسەدە و ژمارەیە کەسایەتی و ئەکادیمیستی ڕۆژاوای کوردستان کۆببوونەوە. ئامانجی شاندەکە ئەوەیە کوردی ڕۆژاوای کوردستان بە یەک گوتار و یەک هەڵوێست ڕوو لە شام بکەن و گفتوگۆ لەگەڵ دەسەڵاتدارانی نوێی سووریا بکەن.